ڕۆژی جیهانی کلتورە ئەچینە پایتەختی کوردستان و ئەچینە بەتایبەت لە نێو مۆزەخانەی پەروەردەیی هەولێرە. نمایشێکی زۆر تایبەت و جیاواز دیارە کۆمەڵێک چالاکی بەڕێوەچۆ، بەڵام تایبەتمەندترینیان ئەوەیە کە کۆمەڵێک سەعاتی بەشێک لە مامۆستا دێرینەکان لە نێو ئەم مۆزەخانە نمایش ئەکرێت کە هەریەکان چیرۆکێکی جیاوازی هەیە و بێگومان کە ساڵانێکی زۆر بەشێک لە مامۆستانەم ساعتانیان بە بڵین بەکار هێناوە. لە ئێستا بە شێوازێکی زۆر شایستە لە نێو مۆزەخانەیەکی تایبەتە تەواوی ئەم بابەتانە نمایشەکرن. مۆزەخانە و ئەرشیفی هەولێر وەک ڕێزێک بۆ ئەو مامۆستایانەی سەردەمانێک خزمەتی پەروەردە و فێرکردنیان لە هەولێر کردووە لە ڕۆژی جیهانی کلتور کە لە سەرانسەری دنیادا چالاکی تایبەتی بۆ ڕێک دەخرێت. لە مۆزەخانە و ئەرشیفی هەولێریش سەعاتی دەستی ئەو مامۆستانە نمایشکران کە ڕۆژگارێک وەک مامۆستا خزمەتیان کردووە. ئێستا سەعاتەکانی دەستیان وەک یادگاریەک لە مۆزەخانە و ئەرشیفی هەولێردانراوە کە بۆ یەکەم جارە ئەم جۆرە پێشانگایە تایبەت بە سەعاتی دەستی مامۆستایان ئەنجام بدرێ. کات دەژمێر، کاتەکەت دەژمێری، وەختەکەت ژیانت دەژمێری، کاروکردەوەکەت دەژمێری. بۆیە زۆر گرنگی بە سەعات درراوە بە کاتژمێر. تەمەەن کاتژمێر لە قەدیمەوە لە هەولێر هەر هەبووە. من لە منداڵیمەوە کە مولدم 55 6 ساڵ پێش 65 ساڵ پێش من ساعتم هەردیوە، بەس چەند نوع ساعاتێک هەبوو. ئەو ساعتانە ئێستا نەبوو. ئێستا لە هەم مۆبایلەکان ساعت هەیە. خەڵک زۆر کار بەوانە ناکە، بەڵام توراسیەکەمان ئەوانە بۆ ئەوەی من لەسەری گەورە بووم دیتم ئەو جۆرە ساعتە بوو. ئەو ساعتەش دوو تەوقیتی هەبوو. تەوقیتێک هەبوو بە عەرەبی بوو، تەوقیتێک هەبوو بە ئینگلیزی بوو. بە ئینگلیزیەکە هەمومان دەیزانین ئێستا وەکو مەسەڵەن دەنێ ساعت 1 و 2 و 3 و 12 و نیوەڕان 12 و 12 شەو نیوەی شەوە ئەوەی دەزانین. بەڵام ساعتەشکا بوو من خوافی کە باوکم بەکاری دەهێنا عینی ئەو ساعتە بوو، بەڵام ساعت 12 دەیکرد مەغریب هەموو ڕۆژ. دوای ساعتی سەرمێز پیا بوو، دوای بەجەڕس پیا بوو، پاشی ساعتی دەستی پیا بوو. باوکم خوافی کە هەتا ماوەیەک ساعتی دەستی لە دەست نەدەکرد. دەمگو لۆ لەدەست ناکەی دەیگۆ ئەوە وەکو بازنی ژنان وایە، لە بۆ مە عیبە لە بەدەستمان بکەن. پیا و گەورەکان پێیان عیب بوو لە دەستیان بکەن. دوای سەبر وەی لە ساعتی زنجیریش پیا بوو، ئەو جارەی بە دیکۆر پیا بوو، ئەو جارەی ئەو ساعتانە ئێستا پیا بووە. تەمان ئەوەش ئێستا ئەمە کە ئەوانە پیشان دەدەین پیشانی جیلی ئێستا دەدەین.